لە سەرەتای جەنگەوە ئۆفیسەکەمان 24 کاژێر کار دەکات. چەند هێڵێکی گەرممان تەرخان کردوون بۆ پەیوەندیکردن و 32 ئۆپرەیتەر کاریان لەسەر دەکەن. لە سەرەتای شەڕەوە 37,000 تەلەفۆنمان بۆ کراوە لە ڕێگەی ئەو هێڵە گەرمانەوە. لە کۆتایی مانگی ئادارەوە کاتێک سوپای ئۆکراینە دەستی کرد بە ئازادکردنی چەند ناوچەیەکی ئۆکراینە، خەڵکی ئەو ناوچانە ڕۆژانە تەلەفۆنمان بۆ دەکەن، داوامان لێ دەکەن لە ڕووی دەرونیەوە یارمەتیان بدەین. لەبەر ئەوە بە یارمەتی نەتۆی گورتۆکان هێڵی گەرمی 24 کاژێریمان کردەوە کە بێ بەرامبەر لە ڕووی دەرونیەوە یارمەتی خەڵک دەدەین. لە لاپەڕەی یەکەمی ماڵپەڕەکەشمان ڕێنمایی و زانیاریمان بڵاو کردووەتەوە. هەر کەسێکیش بێوێت تەلەفۆن بکات ژمارەکان بەردەستن. پێش ئەم هەفەیڤینە لەگەڵ بەرپرسی ئۆپرەیتەرەکان قسەم کرد، پێی گوتم هەر ئەمڕۆ تاوەکو ئەم کاتە 1000 کەس تەلەفۆنیان بۆ هێڵە گەرمەکان کردووە و داوای یارمەتیان کردووە. لە سەتی ئەو کەسانەی کە تەلەفۆنمان بۆ دەکەن دەیانەوێت خۆیان بکوژن یان خۆیان بریندار دەکەن، شوێنێکی خۆیان دەبڕن و خۆیان بریندار دەکەن. شەوی ڕابردوو شەوێکی سەخت بوو بۆمان، نازانم هۆکارەکەی چی بوو، بەڵام ڕەنگە لەبەر ئەوە بوو بێ کە زەنگی ئاگادارکردنەوە لێدرا بوو. تەنیا لە ماوەی کاژێرونی وێکدا بەر لەوەی ڕۆژ ببێتەوە 10 کەس تەلەفۆنیان بۆ کردین کە دەیانویست خۆیان بکوژن. خەڵک بۆچی هەوڵی خۆکوشتن دەدەن؟ چونکە ئەوان هەندێکیان قوربانی دەستدرێژی سێکسین، هەندێکیان ڕەنگە ماڵیان سووتێن درابێ و ڕوخێن درابێت، هەندێکیان کە سوکاریان لەدەستداوە. خەڵک دەیانەوێت دڵنەواییان بکرێ، بۆیە تەلەفۆنمان بۆ دەکەن. 5 بەشی ئەوانەی تەلەفۆن دەکەن کە ڕۆژانە ژمارەیان دەکاتە 200 کەس، دوای ئەوەی دەیانێرینە لای پزیشکی دەرونی پشڕاستی دەکەنەوە کە لەلایەن سەربازانی ڕووسی دەستدرێژی سێکسیان کراوەتە سەر، نەک تەنیا ژنان دەستدرێژیان کراوەتە سەر لەلایەن سەربازانی ڕووسیاوە. چەندین کەیسی دەستدرێژی کردنە سەر منداڵان و کچانی تازە پێگەیشت و ژنانی سکپڕمان لەبەردەستە، هەروەها ژنانی بەتەمەن، جگە لەوەی چەندین پیاویش قوربانی دەستدرێژی سێکسین لەلایەن سەربازانی ڕووسیاوە. لە سەرەتای کارەکەمانەوە لە دەوروبەری کێڤەوە تەلەفۆنمان بۆ دەکرا، بەڵام دواتر کە شاری جێرنێڤ ئازاد کرا چەندین تەلەفۆنمان بۆ کرا لەلایەن خەڵکی جێرنێڤەوە. ژمارەیەکی زۆر خەڵک لە جێرنێڤ دەستدرێژی سێکسیان کراوەتە سەر، هەروەها لە ناوچەکانی دیکەش وەک خارکیڤ و زاپۆریژیا خەڵک پەیوەندیان پێوە کردوین کە دەستدرێژیان کراوەتە سەر. ئەمە بە واتاییە کە دەستدرێژی کردنە سەر خەڵک تەنیا لە بوچاو کێف نەبووە، بەڵکو یەکەکانی سوپای رووسیا چوو بنە هەر ناوچەیەک لەوێ دەستدرێژیان کردوتە سەر خەڵکی ئۆکراینە. دوو تایبەتمەندی هەن لەو دەستدرێژیە سێکسیانەی سوپای رووسیا دەیان کات. زۆرینەی ئەو ژنانەی کە پەیوەندیان پێوە کردوین و باسی دەستدرێژەکەیان کردووە گوتویانە ئەو سەربازانەی دەستدرێژیان کردوتە سەریان تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵان بووە. ئەو کاریان وەکو چەکێک لە دژی خەڵکی ئۆکراینە بەکارهێناوە. هەموو ئەو سەربازانەی کە دەستدرێژیان کردوتە سەر خەڵکی ئۆکراینە ڕوخساریان داپۆشیوە. قوربانیەکان توانیویانە تەنیا چاوی دەستدرێژی کارەکان ببینن. ترسی قوربانیەکان ئەوەیە کە ڕەنگە ئەو کەسانە ئێستا لە نێو ئەواندا بژین چونکە ڕوخساریان نەناسراوە. ڕەنگە لە سوپای رووسیا جیا ببوونەوە و لە ئۆکراینە مابنەوە و لە نێو ماڵ و لەسەر شەقامەکان لەگەڵ ئەوان بژین. ئەمەش ئەومان پێ دەڵێت کە ئەو نەوە تازەیەی سەربازە ڕووسەکان بە پروپاگەندەی پوتین گۆش کراون بەڕقبوونەوە لە خەڵکی ئۆکراینە ڕاهێنراون. ئەو ڕقا لە هەموو شوێنێک بڵاو کراوەتەوە. تایبەتمەندی دووەم ئەوەیە بە ئاشکرا دەستدرێژیان کردوتە سەر خەڵک
سەربازەکان بە بەرچاوی خەڵکەوە دەستدرێژیان کردوتە سەر قوربانیان. لە بەرچاوی دایک و باوکان دەستدرێژی سێکسیان کردوتە سەر منداڵان. بە بەرچاوی منداڵانیشەوە دەستدرێژیان کردوتە سەر دایک و باوکان. هەندێک لە ژن و پیاوان لەسەر شەقامەکان دەستدرێژیان کراوەتە سەر بۆ ئەوەی خەڵک سەیریان بکەن. هەندێک کەیسمان هەن کە کاتێک سەربازێک دەستدرێژی سێکسی کردوتە سەر کەسێک، سەربازانی دیکە بە زۆر خەڵکیان کۆ کردوتەوە بۆ ئەوەی سەیریان بکەن. لە کاتی دەستدرێژەکەش هەمیشە گوتویانە سیر بکەن. ئەمە چارەنووسی هەموو سۆزانیەکی نازیە. سەبارەت کەیسی ئەو کوڕە 11 ساڵانەی کە بۆ ماوەی 10 کاژێر بە بەرچاوی دایکیەوە دەستدرێژی کراوەتە سەری، بەپەت لە کورسی بەستراوەتەوە. دوای 1 مانگ بە هەوڵی دەروونناسان کوڕەکە توانی جارێکی دیکە بکەوێتەوە قسەکردن. ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە لە کەیسی لەم جۆرەدا 2 قوربانی هەن، کوڕەکە و دایکی. دایکەکە داوای لە دەروونناسان کردووە چیرۆکەکە بگێڕنەوە بۆ ئەوەی خەڵکی هەموو جیهان بزانن چیان بەسەر هاتووە. پێویستە هەموو جیهان سەبارەت ئەو ڕووداوانە و قوربانیەکان و ئەو توندوتیژیەی سەربازانی رووسیا شت بزانن. هەندێک لە قوربانیەکان لە کاتی دەستدرێژیەکەدا گیانیان لەدەستداوە، چونکە سەربازان تەنیا دەستدرێژی ناکەنە سەر خەڵک، بەڵکو ئەشکەنجەشیان دەدەن. تەنیا دەستدرێژی جەستەییان بەکار نەهێناون لە کاتی دەستدرێژیەکەدا، بەڵکو ئامرازی دیکەشیان بەکارهێناوە بۆی ئەشکەنجەکە چەند هێندە بێت و قوربانیان نەتوانن بژین. چیرۆکێکی دیکەش هەیە. خێزانێک لە ناوچەیەکی شەڕ لە کاتی هاتنی سەربازانی رووسیا لە ژێرزەمینی ماڵەکەیان خۆیان دەشارنەوە. دایکێک و 2 کچی. تەمەنی کچەکانی 15 ساڵان و 17 ساڵانن. ئەوان لە ژێرزەمینی ماڵەکەیان دابوون. کاتێک سەربازانی رووسیا دێن، سەرەتا دەستدرێژی سێکسی دەکەنە سەر دایکەکە، دواتر دەستدرێژی سێکسی دەکەنە سەر کچە تەمەن 15 ساڵانەکە. بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام دەستدرێژیان کردوتە سەر ئەو دایک و کچە، تاوەکو ئەو کاتەی هەردووکیان گیان لەدەست دەدەن. بەڵام سەربازە ڕووسەکان دەستدرێژی ناکەنە سەر کچە تەمەن 17 ساڵانەکە. پێیان گوتووە تۆ ناشرینی، تەنیا دەبێت سیر بکەی و دواتر بۆ خەڵکی بگێڕیەوە کە چ بەسەر سۆزانیەکانتان دەهێنین. کاتێک سەربازانی ئۆکراینە ناوچەکە ئازاد دەکەن، بۆیان دەردەکەوێت کە ئەو کچە 17 ساڵانە بۆ ماوەی 4 ڕۆژ لەگەڵ تەرمی دایکی و خوشکی لەو ژێرزەمینەدا ماوەتەوە. کاتێک سەربازانی ئۆکراینە شارەکەیان ئازاد دەکەن، کچەکە ڕادەکات بەرەو ماڵی ننکی تەلەفۆنی بۆ هێڵی گەرمی ئێمە کرد و داوای بەهاناوە چوونی کرد بۆی دەروونناس بنێرین و یارمەتی کچەکە بدەین، ئێمەش بەهانایەوە چوین. چیرۆکێکی دیکە ئەوەیە 2 خوشک بە دوای ئاودا گەڕاون، تەمەنیان 15 ساڵان و 20 ساڵان بووە. 3 سەربازی رووسی دەستگیریان کردوون. 2 لەو سەربازانە دەستدرێژی سێکسیان کردوتە سەر کچە 15 ساڵانەکە بە بەرچاوی خوشکە گەورەکەیەوە. خوشکە گەورەکەی کەوتۆتە سەر ئەژنۆ و لە سەربازان پاڕاوەتەوە، لە جیاتی خوشکە بچووکەکەی لەسەر شەقامەکە دەستدرێژی بکەنە سەر ئەو، بەڵام سەربازەکان دەستدرێژی دەکەنە سەر خوشکە بچووکەکە. لە کاتی دەستدرێژیەکەدا ئامرازی دیکەشیان بەکارهێناوە جگە لە جەستەی خۆیان. دوای ئەوە ئەو 2 خوشکە لە ژێرزەمینێک خۆیان دەشارنەوە. خوشکە گەورەکە هەوڵ دەدات یارمەتی خوشکە بچووکەکەی بدات، بەڵام نەیتوانی و گیانی لەدەستدا. دوای ئەوەی شارەکەیان ئازاد کرا، پەیوەندی بە هێڵی گەرمی ئێمەوە کرد، داوای بەهاناوە چوونی کرد. دەبێت لەوە تێبگەین کە ئەشکەنجەکە تەنیا شکەنجەی جەستەی نییە. ئەمە مانای ئەوەیە قوربانیان تووشی تراوما بوونە و هەندێکیان ناتوانن لە خۆیان خۆش ببن کە نەیانتوانیوە هیچ بکەن. کچێکی 14 ساڵ لە پێش شاوی دایک و باوکی بۆ ماوەی چەند ڕۆژێک لەلایەن 5 سەربازی رووسیەوە دەستدرێژی کراوەتە سەر. ئێستا ئەو کچە سکپڕە. پزیشکان ڕێنماییان کردووە لەباری نەبات، چونکە ئەگەر لە باری ببات، ئەگەری زۆرە لە داهاتوودا نەتوانێت جارێکی دیکە منداڵی ببێت. ئێستا نازانین چی لەو کچە بکەین. ئەگەر بیری لێ بکەیەوە، دوای کۆتایی هاتنی ئەم شەڕە ژمارەیەکی زۆر کچی تازە پێگەیشتووی سکپڕمان دەبێت و
ئێستاش ژمارەیەکی زۆر هەن. لەو باوەڕەداین ئەم دەستدرێژیە سێکسیە لەلایەن سەربازانی ڕووسیاوە وەک چەکێک بەکارهێنراوە لە دژی خەڵکی ئۆکراینە، بە تایبەتی دژی ژنانی ئۆکراینە، بۆ ئەوی وایان لێ بکەن لە داهاتوودا نەتوانن منداڵیان ببێت. ئەوەش مانای ئەوەیە ڕێککەوتن نامەی ژنێف بۆ ڕێگەگرتن لە جینۆساید لەلایەن ڕووسیاوە پێشێل کراوە. لەو باوەڕەداین ئەمە جینۆسایدکردنی خەڵکی ئۆکراینایە. کچێکی گەنجیش کە سکپڕ بووە و دەستدرێژی کراوەتە سەر، دوای دەستدرێژیەکە کۆرپەکەی لەبار براوە. ئەمەش دەری دەخات ڕووسەکان نایانەوێت منداڵی ئۆکراینی لە دایک ببن. لە نێوبردننی کۆرپەڵەی ناوسکی ژنانی ئۆکراینە جینۆسایدە. هەندێک کەسیشمان هەن کە دوای ئەوەی ژنان دەستدرێژی سێکسیان کراوەتە سەر و سکیان پڕ بووە، چوونەتە پۆڵەندا بۆ لەباربردننی کۆرپەڵەکانیان لە ترسی ئاشکرابوون و ئابڕوچوونیان، بەڵام بەپێی یاسای پۆڵەندا لەباربردن ڕێگە پێدراو نییە. بۆی هەوڵ دەدەین ئەو ژنانە بنێرین بۆ وڵاتانی دیکە بۆ ئەوەی نەشتەرگەری ئەنجام بدەن. پێویستە سزای ئەو کەسانە بدرێت کە فەرمانی دەستدرێژی سێکسیان داوەتە سەربازان. ئەو کەسانی کە لە پوتینەوە نزیکن، ئەوانەی کە فەرمانیان بە سەربازان کردووە لەگەڵ ئەو سەربازانەی دەستدرێژیەکەیان ئەنجام داوە دەبێت سزا بدرێن. بەڵام ئەوە کاتی پێویستە. کۆبوونەوەم لەگەڵ بەرپرسێکی باڵای نەتەوەیەگرتوەکان هەیە. ئەو بەرپرسی هەوڵەکانی ڕێگەگرتنە لە توندوتیژی سێکسی. بۆی بتوانین ڕێگەچارەی تایبەت بدۆزینەوە، ئێستا ئەوان فێرمان دەکەن چۆن کار لەگەڵ قوربانیان بکەین و چۆن دەستدرێژی کاران بدۆزینەوە و چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕەوشە بکەین. تەنیا پێویستە زانیاریەکە بڵاو بکەینەوە و قوربانیان تێبگەێنین کە باسکردنی ئەم توندوتیژیە سێکسیە بەنهێنی دەمێنێتەوە و ئەوان پارێزراون. ئێمە بەپێی پروتۆکۆڵی نێودەوڵەتی زانیاریەکە دەپارێزین. ئاشکراکردنی ئەمە تەنیا بۆ قوربانیان گرنگ نییە، بەڵکو بۆ هەموو جیهان گرنگە ئەم زانیاریە بزانن، بۆی هەرگیز دووبارە نەبێتەوە و ئەوانەی ئەنجامیان داوە سزا بدرێن. ئێستا کار لەسەر ئەمە دەکەین.